ئەمڕۆ هاتین بۆ لای هاوڕێ و هاوکارەکانمان لە کەناڵی پەیام تاکو و هاوپشتی خۆمان ڕابگەێنین بۆ برادەرانمان و خۆشەویستانمان لە کەناڵی کۆمەڵی ئیسلامی کوردستان و پێیان ڕابگەێنین کە ئێمە لەگەڵیان نین و هاوپشتیانین و هەموومان ئەبێ ڕۆحی هاوپشتی لە نێوان یەکتریا بەهێز کوێن، هەموو کەناڵەکان لەگەڵ یەکتری، هەموو میدیاوان لەگەڵ یەکتری، تاکو و بتوانین فشار بکەینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارانەی کە داوێتی، ئەو ڕێنمایانەی کە دەری کردووە لا بچن و مۆزوعی ئازادی ڕۆژنامەنووسی نەکەوێتە خەتەرەوە، چونکە ئەگەرەوە بکەوێتە خەتەرەوە یعنی گومانەخرێتە سەر دیموکراسیەت لە هەرێمی کوردستان، گومانەکرێتە سەر کۆمەڵێ مەسەلە کە هەمومان حەز ناکەین ڕووبن. یعنی مۆزوعی میدیا زۆ گرنگە، هەر لایەنێک هەر حکومڕانیەک میدیای کۆتوبەند کرد، میرۆڕای کۆتوبەند کرد، بێگومان غەزەبی خەڵک و ناڕەزایەتی خەڵک زیاتر ئەبێ.